بەشێک لە خوێندکاران ئازیزەکانی وڵاتی ئێمە ئەوانەی کە دەرەجیان 99 ڕێکە کورسیان بۆ دابین نەکراوە لە پزیشکی گشتی بەڵام بۆ ئەوەی ڕای گشتی لە پرسەکە بە تەواوەتی ئاگادار بێ ئێمە مەسەلەکە ئەوە نییە ئەوەی کە نمرەی 99 هەیە وەرنەگیراوە 99 پۆینتیەک لە گەرمیان وەرگیراوە 99 پۆینتیەک لە هەولێر وەرگیراوە 99 پۆینتیەک لە کۆیە وەرگیراوە یعنی تەنها ئەوانە وەرنەگیراون کە خشت 99یان هەیە کە ڕێژەکەیان زۆر نییە خۆشبەختانە 50-60 کەسە و دەمێ ئەوەش بە ئێوەی بەڕێز بڵێم کە لە دۆک هیچ جۆرە گرفتێکمان نیە نەک گرفتمانی بەڵکو لەوێ خوێندکار بە 98 شۆرگیراوە بۆیە ئەو دەنگۆیی کە لە یان ئەو ناڕەزایەتیە ئەو گلەیە کە بەشێک لە کوڕکچانی وڵاتی خۆمان خوشکبراکانمان کە 99یان هەیە وەرنەگیراون من بەش بە حاڵی خۆم ڕەوایەتێک لە داواکارەکەیان دەبینم و لەگەڵ برایانشمان ئەنجومەنی وەزارەت پێشتریش زۆر تاکیدمان لەوە کردو کە بە گوێرەی ئیمکان ئەوەندەی کە ئەکرێ پلانی زانکۆکان زیاد بکرێ پلانی زانکۆ بە تایبەتی پلانی کۆمەڵی پزیشکی و تایبەتی کۆلێژەکانی دەرمانسازی و دانسازی و پزیشکی گشتی سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستانە بە بنەڕەت و خوێندنی باڵاوە ئەگەر چارەسەر نەکرێت لە بەردەم کارەساتی گەورەدایە بۆیە هیوادارم هەموو لایەک هەموو ئەوانەی کە معنین بە وەزارەت و بە خوێندن و بە ئایندی ئەم وڵاتە لەگەڵمان بن پێویستمان بە ڕیفۆرمی قوڵ هەیە پێویستمان بەسەر بەخۆی زانکۆکان هەیە